قەڵ میوانەکەم لە سەرم بابەتە قسە دەکەم بەڕێز ئەردەلان ئەحمەد ڕەشید پارێزەری ڕابێژکار کا لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە گوندی لاجان لە قەزای خەبات ڕوویدا کۆمەڵێک بابەتی گرنگی یاسایی خستە بەرباز کە پێویستە هاوڵاتی پابندی بێت تا چەندە گرنگە هاوڵاتیان بەڕێگەی یاسایی داواکاریەکانیان پێشکەش بکەن دوور لە ئاژاوە گێڕی و توندوتیژی ئەوەی کە بینیمان. بەداخەوە خۆی ئەو ڕووداوە ئەوەی کە بەڕاستی ڕووداوێکە تەنها دوژمنانی کورد و کوردستان پێی دڵخۆشن ئەگەر نا ڕووداوێکی نەخوازراوی زۆر ناخەژێن بوو کە تێیدا بەداخەوە کە خەڵکی تێدا کوژرا و هەندێک فەرمانگەی تێدا سوتێنرا. ئەو ڕووداوی کە ڕوویدا لە پێچەوانی کۆمەڵێک یاسایە کە لە هەرێمی کوردستان بەرقەرارن. سەرەتا یاسای خۆپیشاندان ژمارە 11 ساڵی 2010 کە باز لەوە دەکات ئەگەر تاقم و کەسێک ویستیان خۆپیشاندان بکەن دەبێت ڕەزامەندی یەکەی کارجێڕی وەربگرن ئەگەر خۆپیشاندارکردنەکە لە سنووری پارێزگایە یا قەزایەک بێ وەگەر لە سنووری هەرێمی کوردستان بێ پێویستە ڕەزامەندی وەزیری ناوخۆ وەربگیرێ و هۆکاری خۆپیشاندانەکە و ڕێچکەی خۆپیشاندانەکەش دیاری بکرێ و ئامانجیشی چییە. ئەو کاتە لایانی پەیوەندیدار بۆی هەیە مۆڵەتی پێبدایە مۆڵەتی پێ پێی یاسا لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراوە خۆپیشاندان هەبێت بە پێی یاسا. بێگومان یاساکانی هەرێمی کوردستان زۆر یاسای باشمان هەیە ئەمە یاسایمان هەیە تەنانەت تا کاتی ئێستا لە عێراق نییە کە عێراق دەوڵەتی مرکزی ئێمە هەرێمی کوردستانی لە چوارچەوەی عێراقدا یاسای خۆپیشاندان لە هەرێمی کوردستان یاسایەکی زۆر پێشکەوتووە دەتوانین بڵین هاوتایە لەگەڵ یاساکانی کە لە دەوڵەتانی ئەوروپا پیادە دەکرێت. بۆیە ڕێوشوێنی تایبەت دانراوە ئەگەر خۆپیشاندانێک بەدەر لەو ڕێوشوێنە یاسایی کە لە یاسای خۆپیشاندان ئاماژەم پێکرد ئەنجام درا ئەوە مخالفەی قانونیە و ئەو کەسانی کە ئەنجامی دەدەن ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی دەکرێت. کەواتە دەکرێت باشە لەو حاڵەتەشدا کە ئەگەر سەرپێچی لەو یاسایەکرا دەبێت یاسایەک لای بکاتەوە نەک دەستێوەردانی دەرەکی یا ئەوەی کە ئەی بینین. بێگومان ئەوەی کە ڕوون و ئاشکرایە خۆ ئەو خۆپیشاندانە بابزانام کەسی سادەش دەزانرێت کە دەستێکی لە پشت بوو بە ئامانجێکی دیاریکرا و ئەنجامدراوە خەڵکانش کە لەوێ بەشدار بوون بەداخەوە زۆربەی زۆریان هەڵخەڵەتێنراون ئەوەی کە تاوانەکەی کردووە بە چەند کەسێکن لە پەنجەی دەست تێناپەڕن کە ئامانجی خۆیان ویستویانە کە پشەی بخەنە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو ناوچانەی کە دەکەوێتە ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش ئەو ناوچانەی کە لە سنووری پارتیدان. بۆیە ئامانجەکە دیاریکراوە و نەیانتوانی بەداخەوە خۆشببختانە کە نەیانتوانی ئامانجی خۆیان پێکن و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە خێرایی توانی کە دەست بەسەر ئەو ڕووداوەدا بگرێەوە بە زووترین کات ئاشتی بگەڕێنێتەوە بۆ ناوچەکە. بۆیە دیسان ئەو تاوانانەی کە کران لەوێ دەکەونە ژێرباری دوو مادەی دیکە مادە 111 ساڵی 1969 عێراقی کە لە مادەی 64 و 65 و 1970 سزای بۆ داناوە کە هەر کەسێک لەو جۆرە تاوانە نەتێەوە بگلێ و ببێتە هۆی تێکدانی مەرفەقێکی گشتی خزمەتگوزاری گشتی یەک پەخستنی یا تێکدانی سزاکەی ئەوەندە توندە دەگاتە سزای لە سێدارەدان و بەندکردنی هەتایی. لەلایەکی دیکە دیسان دەکەوێتە ژێرباری یاسای ڕوبەڕووبوونەوەی ئێرهاب تیرۆر کە لە مادە دوو دیسان باس لەو کارانە دەکات هەر کەسێک بە مەبەستی تێکدانی ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان هەر کارێک لەو کارانە ئەنجام بدات کە ببێتە هۆی تێکدانی ئاسایش و سەقامگیری و تێکدانی مەرفەقە گشتیەکان لە هەرێمی کوردستان دیسان ڕوبەڕووی سزایەکی تون دەبێتەوە. دیسان یاسایەکی دیکەمان هەیە کە ژمارە 21 ساڵی 2023 لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئاماژە بۆ دەکات هەر کردەوەیەک لەو بابەتەی کە ڕوویدا ئەگەر ئەنجام بدرێت تووشی لێپێچینەوەی زۆر تون دەبێت و سزاکەی دیسان بەپێی ئەو یاسایش دەکاتە لە سێدارەدان یاخود بەندکردنی هەتایی و کاتی. بۆیە بۆ خۆی تاوانەکە سزای زۆری هەیە بەڵام لێرە ئەوەی کە ڕەچاو دەکرێت شتێکی ڕێکخراوە بە ئامانج بۆ دانراوە پێشوەختە کاری لەسەرکراوە. بۆیە ئەوەی من بزانم کەسێک لە ڕووداوەکەدا بەداخەوە جانی لە دەستداوە بۆیە ئەو کەسێک کە دەستی هەیە لە تاوانی کوشتنی ئەو هاوڵاتیە کە بەداخەوە بەبێ تاوان لەوێ کوژرا و ماڵ و منداڵەکەی بێسەرپەرشتیار کران بەبێ هیچ هۆیەک ئەوانە دەکەونە ژێرباری مادە 406 لە یاسای سزادانی عێراقی چونکە تاوانێکی ڕێکخراو بووە پێشوەختە ئامادەکاری بۆ کراوە. باشە کەواتە تاوانبارانی سەرەکی ئەو کەسانن کە لە پشت
هاندانی خەڵک و ڕێکخستنی ئەم جۆرە پشێویانە بوونە بێگومان. ئەمانەش بە پێمادە یاسایی سزا دەدرێن بێگومان. دواتریش ئەو لیژنانە چۆن دەکرێت ئەم بابەتە یەکلایی بکەنەوە کە چۆن کامە مادەی یاسایی و بە کامە سزادان دەتوانێت دەمانە سزا بدرێن لەبەرەوەی دەستەی مافی مرۆڤ هەروەها لیژنەی ئەمنی پارێزگای هەولێریش وتوێتی تەنانەت لیژنەی لێکۆڵینەوە لە نێودەوڵەتی ئەتوانێت بێت دەستێوەردان لە بابەتە بکات بۆی کە بابەتەکە ڕاست و دروستی بسەلمێنرێت. ئەوە سادە و ساکاری و شەفافێتی حکوومەتی هەرێمی کوردستان پیشاندا کە داوا دەکات هەر کەسێک ئارەزووی لێیە هەر جهت و لایەنێک ئارەزوو لێیە دەتوانێت بێت بە ئەندام لەو لیژنەیە کە پێکێنراوە لە کۆتاییدا ئەو لیژنەیە تەنیا ئامادەکاری دەکەن ئەو زانیاریانە کۆ دەکەنەوە کە پێویستە کۆ بکرێتەوە پێویستە ئاراستەی دادگای بکەن دادگا بۆ هەر تاوانێک لەو تاوانەنە سزای تایبەتی هەیە بێگومان هەمویان وەک یەک نین ئەوەی کە خۆپیشاندانەکەی ڕێخستۆ بە بێمۆڵەت تاوانێکی تایبەتی هەیە و ئەوەی تاوانی ئەنجامداوە لە ناو خۆپیشاندانەکە سزایەکی دیکەی هەیە و ئەوەی کە بە نەزانی و بە لە دوای قەرەباڵغی کەوتو ئەویش سزایەکی سوکتری هەیە بۆیە هەر یەکێک کە بەشداری کرد بێت لەو تاوانەی کە ئەنجام درا وەزانی بێتی و متەخەسیس بێ ینی بەدەستی ئەنقەز بەشداری کرد بێ سزایەکی تون چاوەڕێی دەکات بەڵام ئەوانەی کە نەیانزانەوە بێگومان سزاکەیان زۆر سوکتر دەبێ و یاسا لە هەرێمی کوردستان سەروەرە هیچ کەسێک ناتوانێت پێشێلی یاسا بکات لە هەرێمی کوردستان سوپاس بخوا کە ئەمڕۆ لە چواردەوری خۆمان ئێمە لە هەرێمی کوردستان دادگاکانمان خۆشبەختانە لە دادگاکانی هەموو دەوڵەتانی چواردەوری خۆمان و تەنانەت دادگای عێراقیش پاکتر و بەکاراترە و هاوڵاتانیش زیاتر متمانیان پێ. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئەردەڵان ئەحمەد ڕەشید پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس کە لەگەڵ کوردستان سپاس.